هوەری وێنەکەشان خولیایەک بووە هەر لە مناڵیوە لەگەڵ مایە لە ساڵی 91 پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی بەشی شێوەکاریم تەواو کردووە تاکو ئێستا خاوەنی زیاتر لە 30 پیشانگای تایبەتیم کردووەتەوە و بەشداریم لە زۆربەی پیشانگاکانی ناو دەرەوەی عێراق کردووە زیاتر لە زۆربەی وڵاتە عەرەبیەکانم گەڕاوم و زیاتر لە دەیان بڕوانامەی نێودەوڵەتیمان بەدەستهێناوە لە دوا وێستگەی هوەریم تەبان ئێستا سەرقاڵی چالاکێکی زۆر گەورەم پرۆژەیەکی زۆر گەورەم بە ناوی پرۆژەی لووتکەی هارمۆنی طبعاً پرۆژەی لووتکەی هارمۆنی 1000 تابلو ئەگرێتە خۆی ئەم پرۆژەیەم لەسەر ئەرکی خۆم تا ئەم لەحزەیە تۆم دەست پێ کردووە بە ئیمکاناتێکی کەم ناوە هەندێ با بڵێن هاوکاری کراوین بەڵام لە ئاستی ئەوان نەبووە هەتاکو ئەم لەحزەیە طبعاً زیاتر لە 100 تابلۆم تەواو کردووە لەو پرۆژەیە ئەگەر بێت و ئێمە ئیمکانات لە بەردەستمان بێ بەڕاستی من دامناوە لە ماوەی 2 ساڵ تا 3 ساڵ ئەم پرۆژەیە تەواو بکەم و بە تەواوکردنیشی دەبێتە دەستکەوت و شانازەیەکی گەورە بۆ گەلی کورد. تابلۆی من تەوزیع بووە لە نێوان دوو بابەتە نەتەوەیەکەیە و ئەوە مافێکی سروشتی خۆمانە کە داکۆکی لە سەرجەم کێشە نەتەوایەتەکانی خۆمان بکەین و ئەمانە کە ئەڵێم نەتەوە من لە هەر شوێنێک کوردێک ئازاری پێبگا دەیکەمە تابلویەک ئیتر لە لای من سنوورێک نییە بۆ کورد ئەو سنوورە درۆزنانە کە ئیستیکباری جیهانی و ئەمانە دایانناوە سنوورێکە ئینشاءالله لەگەڵ مروری زەمن و ئیرادەی ملەتی کورد و یەکبوونی کورد و یەکدەنگی کورد ئینشاءالله ئەو سنوورانش نامێنێ و ئینشاءالله بەرەو کوردستانی گەورە بابەتێکی تریش بابەتی ئینسانیە زیاتر من لە عالەمی عەرەبیە وا ناسراوم کەوا زۆربەی تابلۆکانم لە ڕووی ئینسانی و گزارش لە معاناتی ئینسانەکان ئەکات. مەسەلەی وێنەکردنی من یان وێناکردن دەربارەی معاناتی کوردانی باکوور و کوردانی ڕۆژئاوا ئەمە قەزیەکی ئینسانی ئەخلاقی نەتەوەییە من لە هەموو مناسبەیەکە لە هەموو نسکۆیەکە لە هەموو سەرهەڵدانێکە لە هەموو شۆڕشێکە لە هەموو شەڕێکە لە هەموو شەهیدبوونی هەموو گرێلایەکە من لێرە حازر بوومە کەسیش پاڵی بە من نەناوە تەنها هەستەنەتەوەیەکە نەبێت لەوێ شەڕوانێک کەوا شەهید ئەبێ بەڕاستی من ئازارم پێ ئەگا دەیکەم بە تابلۆیە ئەوە بچووکترین وەفایە لەلایەنی منەوە بۆ شەڕوانانە. خەونێکم هەیە بەڕاستی ئەوەیە کەوا من برادرانی کۆنسەی سەرۆکایەتی ببینم لە نزیکەوە ڕەنگە تەسەورەکەم ئەوەی من کردبێتم ڕەنگە کەم بێ بەڵام تەسەورەکەم بانگهێشتنیکردنی من لەلایەن ئەو برادرانەوە بینینیان لە نزیکەوە ئەبێتە مای خۆشحاڵی و دامێکی معنەوی بۆ من و هەروەها وەک ئەوەی کە بڵێن من هونەرمەندێکم هەڵوێستم هەبووە لە سەرجەم نسکۆ و کارەسات و شۆڕش و سەر هەڵدانە نەتەوەیەکان زۆرم پێخۆشە هیوادارم دەنگی من پیان بگات و لە نزیکەوە بیان بینم. خەونی دووهەمم ئەوەیە کەوا من ئەم پیشانگایەک لە شاخ بکەمەوە ئەمە شتێکی تازەیە طبعاً
بۆ ئەو شەڕوانە بەڕێزانە لە نزیکەوە ئاشنایان بم و ئاشنای ئیشەکانم ببن. هیوادارم ئەم دوو ئاواتم بێتە دی بینینی ئەو برادرانی کۆنسەی سۆرەکایەتی لە نزیکەوە هەروەها پیشانگایەک بکەمەوە لە شاخ و بۆ یەکەمین جار لە مێژووە ئەو شەڕوانانە ئەزیزانە ببنە بینەری تابلۆکانم. ئێمە لە وڵاتێکە ئیشەکەین هەرچی تایە هیچی باعیسی تەفاعول نییە لەم وڵاتە لەم دەڤەری گەرمیانە بە تایبەتی بەداخەوە ئەو بەرپرسانی ئێرە نەک تەشجیعت ناکەن بگرە لەبەر ئەوەی تۆ حزبی نیت یا لەسەر بە حزبی فڵان نیت محارەبەیەکی توندت ئەەکەن سەبارەت بە بەرپرسانی کورد یعنی ئەگەر کاڵێم هەل لە ئەلفیانە تا یاەن بەڕاستیان بەرپرسانە هیچ ڕۆحێکی هوەریان نییە هیچ ئەخلاقێکی نەتەوەی و معریفیان نییە ئەگەر هەبێت ئەوان هوەر بە بایەخدان بە کچی سەماکەر و نمایشکار و ئەم شتانە ئەزانن واتە سەورەکەن هوەر ئەوە بەس ئەوەیە کە بۆیان هەڵپڕیت وە گۆرانیان بۆ بڵێ و بە پەیکەرە بۆ گەنەکانیان هەڵ بدەیت لە ڕاستیە من ڕەفزێکی تەواوی ئەم دەسەڵاتی ئیستا ئەەکەم من ئەمە دەسەڵاتێک نییە تەمسیلی من بکە چونکە ئەگە دەسەڵاتێک هەبێت تەمسیلی من بکە ئەبێت تەمسیلی نەتەوەی من بکە.